سڵاو ڕێز هاوڕێیان بابەتێک لەسەر دوو کەس کە خەڵکی گوندی هوستانن لە دەبەری بارزان. تەمان هوستان گوندێکە لە عەشیرەتەی بەڕۆژی. تەمان بارزان دەبەری بارزان خۆتان دەزانن عەشیرەت نییە، بەڵکو پێک هاتووە لە 7 عەشیرەت. بچووکترینیان بەڕۆژیە، عەشیرەتی بەڕۆژیە کە مەسعود بارزانیش خۆی بەڕۆژیە لەو عەشیرەتەیە. من باسی گوندێک دەکەم ناوی هوستانەیە، باسی دوو کەس دەکەم خەڵکی ئەون هەردووکیشیان پیاون. یەکێکیان گەنجێکە ڕەگەزی خۆی گۆڕیوە، یەکێکیشیان ئەویش گەنجە مەزهەبی خۆی گۆڕیوە. لێرە کێشەمان لەگەر ئەو دوو شتە نییە، بەڵکو دەمانەوێ لەسەر هەڵوێستی مەسعود بارزانی قسە بکەین بەرامبەر ئەو دوو حاڵەتە، بەرامبەر ئەو دوو حاڵەتە کە ڕۆی داوە. من یەکەم جار ڤیدیۆی ئەو گەنجە لێدەم، چونکە ئەو گەنجە ڤیدیۆی زۆری بڵاو کردوتەوە، خۆی وەک شێوازی کچ پێشان دەدا، دەڵێن ڕەگەزی خۆی گۆڕیوە، ئەوە ئیشی خۆیەتی، ئازادی خۆیەتی، حەقمان پێ نییە. تەنانەت بیناسن ناوی ئەحمەد تاهایە، خەڵکی گوندی هوستانە، ئەوانەی دەبەری بارزان ئەگەر نەیناسن براکەی دەناسن، چونکە براکەی مدیری بەڕێوەبەری دایرەی کەهرەبای بارزانە. ئەحمەد تاها ئێستا ڤیدیۆکە پێشانتان دەدەم. And I like it so much. It's so cute, like a snow princess. Really. بەڵێ ئەم گەنجە ناوی ئەحمەد تاها وستانیە، کەسێکی ئازادە، خۆی وە کچ نیشان بدە، وە کوڕ نیشان بدە. من ئەمە لای من هیچ بابەتێک نییە و ئازادیشە، چی دەکە و چی ناکە، ئەوە ژیانی خۆی شەخسیە. هەڵبەت لێرە من سوپاسی هێلیلۆ دەکەم کە پشتگیری دەکە و لای خۆی بەکار دێنێت، ئەنی ئیشی داوێتێ لە ساڵۆنەکەی. وا دەڵێن من وام بیستووە سیروان بارزانیش پشتگیری دەکە و مەسعود بارزانیش بەلای ئەم طەبیعیە کە ئەم کوڕە خۆی وە کچ پێشان دەدا. خاڵێکی تریش دەمەوێت هەر لەسەر ئەوە قسە بکەم کە سەلیبی لەبەر کردووە، دیارە دیانەکەیشی لە مەسیحی و لە موسڵمانەوە بوو، مەسیحیەت گۆڕیوە. ئەمەش لای مەسعود بارزانی شتێکی طەبیعیە و نۆرمالە، چونکە بینیمان لە کۆنفرانسی نزایی نیشتیمانی کە ئیدعای پێکەوەژیان دەکە فرە نەتەوەیی، فرە ئاینی، فرە مەزهەبی. طبعاً خۆزگە مەسعود بارزانی وابە، خۆزگە مەسعود بارزانی کەسێک بە باوەری بە فرە نەتەوە و فرە حزب و فرە ئاین و فرە مەزهەب هەبە. ئەمە حاڵەتی ئەحمەد تاها کە شتێکی زۆر نۆرمال وەرگیراوە لە بارزان و لای مەسعود بارزانی، وەکوتە پشتگیریشی دەکەن، وەک دەڵێن پشتگیری دەکرێت لەلایەن هێلیلۆ و سیروان بارزانیەوە. ژیانی خۆی شەخسیە و ئازادیشە. بەڵام من دێمە حاڵەتی دووەم کە ئەمەش ڕسمەکەیەتی. ئێستا ڤیدیۆکە پێشانتان دەدەم. هەی بێخیرەتی نارێ وەڵڵا، یعنی حەق من نییە بێمە هەنگۆهێک بێخیرەتن. ما چبی ئەکە خۆیاتیە ماڵەکە بە عەلەنەی ئەزێت بیرم بە زوڵمەیت کەن مەعاش کابرایە گرتە مەعاشێ بچکێتوات بڕن. والله فیرعەونش بە نەکردیە کۆ خودانە سوینسە خارەمەر کرد زوڵمێ عەرەبا دەچێتر بێ ڕەحمە هەنگوو، بەس ڕوژەکێش بیر نەکەن بە پەروەندە هەمە دەهێنە بەرا هەنگوو. ئەبەدە سەڵاتە بۆ هەنگوو نامینی. كوك اسماعيل سبب چنا تو نوكال الدبارة بارزان نماي تو جاي كنا ديار تجيت سبب چنا؟ بله سبب البيت چنا؟ وكي بارزاني ما باورك هاي مشايخ بارزا يعني شو مداي بابو با بيرت مال السوي بيرو باوري بيشوي بيرو باوري بارزانيا أبيكو حركة مشايخ بارزا اولا مسلك روحانیه، مسلک چیکرنا بشریه، یعنی که بشر تو یه که دا دبیت مروف دبیت ایسانه که پاکش ناحیه اخلاقی و ناحیه ئەمەش ناوی ئیسماعیل پانج هوستانیە، خەڵکی هەمان دێیە بەڕۆژیە لە عەشیرەتی بەڕۆژی لە دەبەری بارزان. ئەم کەسە ادعای ئەوەی دەکرد
کە بارزانیەکان نەقشەبەندین و ئیدعای ئەوەی دەکرد کە نەقشەبەندیەکان زۆر نزیکن وەک مەذهب لە شیعە و دەبێ ئێمەی بارزانیەکان یان دەبەری بارزان حوت عەشیرەی دەبەری بارزان خۆمان نزیکی شیعەکان بکەین چونکە ئێمە و ئەوان زۆر نزیکن لە یەکەوە هەڵبەت ئەمە سەردانی کەربەلا و نەجەفی کرد و لەگەڵ چەند کەسێک و چەند کەسێکیش دەوێ هێناویە بارزان و ئیتر ئەمە پارتی پێدەزانێ مەسعود پێدەزانێ بڕیاری گرتنی دەدا کە بڕیاری گرتنی دەدا ڕادەکە ئەمە 2 ساڵ ئەم کابرا ڕای کردووە لە کوردستان ناژی بەڵام چی بەسەر خانەوادەکەی هات خوشکێکی هەیە کە پەککەوتووە دەستگیر کرا کوڕێکی دەستگیر کرا 3 کەسی کە لەگەڵ چوونە کەربەلا و نەجەف ئەوانیش دەستگیر کراون ئەوە زیاد لە ساڵێ و چەند مانگێکە دەستگیر کران بە تۆمەتی ئەوە کە ئیسماعیل تانجوو برای ئەو کچەیە باوکی ئەو کوڕەیە ئەو کوڕەش وابزانم لە ژێر 18 ساڵیەوە بوو و برادەری ئەو 3 کەسەیە کە بە پێکەوە چوونە کەربەلا و نەجەف لێرە ئەم چەند کەسەکە گیراون بەبێ دادگا بەبێ هیچ شتێک بەبێ بڕیاری محکەمە نازانم لە چ دادگایەک دادگایی کراون لەسەر چ مادەیەکیش دادگایی کراون لەم ئەخیرا بردووانەتە ئاسایش و پێیان وتووە ئێوە 10 ساڵ حکمن ئێ بەشە 10 ساڵ حکمن بیبەنە سژنی ئەوەی چاکسازی مهم ئەمە بڕیارەکەی مەسعود بارزانی بوو ئەمە لێرە بوومان شتێک دیار دەکەوێت داکوکی دەکەینەوە لەسەر پابەندبوونمان بەو فەرهەنگەی کە شانازی پێوە دەکەین فەرهەنگی پێکەوە ژیان یەکتری قبولکردن ئازادی بیرۆڕا ئازادی دین ئازادی مەذهب ئەمانە بنەمایەکن کە بە هیچ شێوەیەک مساوامەی لەسەر ناکرێت بە هەموو کەس ئەمە باش بزانێت بۆمان دەردەکەوێت کە مەسعود بارزانی کابرایەکی درۆزنە ئەگەر بڕوای بە فەرەتەوە فرە ئاین فرە مەذهب بێ بوو ئیسماعیل تانجوو یان خوشکی دەگرن کابرایەکە دەڵێ من نەقشەبەندیم و قەناعەتی من ئەوەیە کە ئێمە نزیکی مەذهبی شیعین با بڵێن مەذهبی خۆشی دەگۆڕێ لە سوننەوە بۆ شیعە کەی کێشەی توێ مەسعود بارزانی ئەی بۆ ئەچێ لەسەر دەبی شانوو لە پێشچاوی خەڵخوت وا پێشانە دەی کە تۆ ئینسانێکی ئاشتی خوازی باوەرت بە فرە دین و فرە مەذهب و فرە نازان چیایە ئەمانە هەمووی درۆی مەسعود بارزانین درۆی شاخداری مەسعود بارزانین من لێرە قسەیەکی کاک ئاراسی شێخ جەنگی دەڵێم ڤیدیۆیەکی هەبوو کە وتی مەسعود بارزانی درۆزنە وتی نەبەس درۆزنە باوکیشی درۆزنە بارزانی لەوەتی هەیە شتی درۆ دەڵێ ئەوە شتەکانی هەمووی درۆ دەرچوو بارزانی وتی واکەین دەوڵەت دروست دەکەین ئەی هێنین ئەی بین ڕفراندۆمەکەین ئەکوا هیچی نەکرد بارزانی هەر درۆی کردووە بارزانی لەوەتی هەر درۆ دەکا باوکی هەر درۆزم بووە بەڕاستی ئەو ڤیدیۆی کاک ئاراس لێرەوە سڵاوم وایە کاک ئاراس جێگای خۆی کرد جێگای خۆی کرد کە بە مەسعودی وت ئەتو نەبەس درۆزنی باوکتش درۆزم بوو چونکە ئاراس زۆر نزیکی مام جەلال بوو پەیوەندیەکانی مام جەلال و مەسعود و ئەو لەناو ئەو ئەجوادە و زۆر نهێنی دەزانێ و دەزانێت کام کابرا درۆزنێکی زۆر گەورەیە طبعا مەسعود بارزانی لە هەموو شوێنەکانی گشتیوە خۆی پێشان دەدا کە ئینسانێکی ئاشتی خوازەکە ئینسانێکی مسالمە بەڵام درەندەترین کەسی کوردستانە پێکەوە ژیان و مرۆڤ دۆستی نابی لە شوێنێک مسلمان بۆڵا دەست بێ تەعەدا لە جویان مەسیحیکە لەمە دەمانەوێ بەڕاستی ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە ئەم تەشەنوجە نەمینی چونکە هیچ موجب نییە بە فەرمانی ئەو خەڵک کوژراوە خەڵگیراوە شەری براکوژی دروست بووە شەری یعنی هەموو شتێک بووە یعنی سەیری ئەو دوو حاڵەتەی بارزان بکەن لە گوندی هوڵستانێ ئیسماعیل تانجوو و ئەحمەد تاها ئەکێکیان گەنجە خۆی کردوتە کچ لای ئەو زۆر احتیاری تەبیعیە دەستخۆشی لێ دەکەم لەو نوقتەیە بەڵام کەسێکی تر مەذهبی خۆی بگۆڕێ یان بڵێ ئەبێ ئێمە نزیکی شیعەکان بین هەوڵی گرتنی بدەیت کە بۆت نەگیرا بچی خوشکێکی پەککەوتوو بگری کوڕێکی لە ژێر 18 ساڵ بگری ئەمە زیاتر ساڵ و چەند مانگە لە زیندانن خوشکەکەی و کوڕەکەی و لەگەڵ ئەو 3 برادەرەی بەبێ دادگا و ئەوەی لە هەمووی خراپترش ئەوەیە
تذكرة هوية أحوال مدني جنسي عراقي هم عائلة ورقيرمون يعني لا خيزاني إسماعيل تنجو لا كتشكاني لا براكاني تري هر هم يعني ورقيرمون بويان نية بشنا هولير أقر بشنا هولير نخوش معنا بمراجعة آسايش بكن ورقي كان بدني ترسي أوان هيا أوان بين شكات لا مسعود بارزاني بكن لا شويني تر دادقاي تر لا زور شويني تر اما بو من داد چه مسعود بارزاني كابرايكا درويا دروزنا من بيبر دروزن وامكم فرنسي نزاي نجتماني ككرا ما بستان اويام بابتي بروجي ابراهيمي كامريكا سفرشتكا كبروجي كصلح لقى اسرائيل بكري ولاتا كان عرب او ابو امارات وبحرين كرديتي وسعوديه واماني تريش بري ونولوانا عراق جبه يتر آمده کاری باو دکا خوی دکا تا پیشکش کاری خوی دکا تا کسی که من لای من ابي همما پیک و بجین ابي ناوچه رجالاتی ناوراس آشیت ده و ابي فرا نتوی و فرا آینی و فرا دینی ده بلام خوی چی لخلقی خوی دکا يعني اتو کسی کی کچه کی پک و تو بخیر زندان وا چون که براکی دیویست مذهبي خوي بقوري يعني نزيكي الشيعة كان بي أما يا تاوان أما يا دوروي أما يا دروزن كي مسعود بارزاني دردكا طبعا بابتي أو كشاي ما بات زور ميدياي خويا بأوبوزيسيون دادان بيمان دان كاكا لسر أم بجنا أم كشا قصب كان أم كشا بكوتو جيرا و هيج كنالي كي راقا هاندني خويا بأوبوزيسيون دابينن نيويرا باسي أم بابا دبكا نيويرا باسي أم بابا تبكى زور هول ماندا هيش كسيك باسي نكت يعني من تناقم أم أوبوزيسيونا كدقيتا مالباتي مسعود بارزاني وبنا مالي مسعود بارزاني ودغري بارزان لال دمن كوير دمن هيش نابين هيش شان قويلي نابي وبيدن دمن بداخوا أولا هل أوابو يستم أو بابته بعض كم يعني بولاي مسعود زوجتي طبيعي قد نيوي بارزان رجازي خويا بقولن لمير وابو ميا لميا وابو نير هيش كشيء كنيا بلا مسائل مذهبي ونقشبندي وشي أو سنة ونازانم شي أمانة راي أو خطي صورن راي أم دروزنا فعلا مسعود بارزاني كسيكي دروزنا وترسنا كرسر قلي كرت تكاتاني دكم لي دور كون باوري في مكان با برهم صالح ملا باختيار وآزاد جندياني وأمثال كاني بشن باوري بكن مسعود بارزاني بو أوانا باشا بو منو تو خلقي هجار وخلقي كردستان باشنيا كسيكي دروزن كسيكي خيانة كارا درسي لخويني قالي كردا لهر شوار باجكي كردستان بمن ذخير خوشيدا ورجيكي شات